ئینسان لە ئاەتەکەی هەست بە سۆزێک بە شتێکەکە لە نێوانی باوک و برایەتیە، باوک و کوڕێتیە. ئەم کوڕە حەز بە هیدایەتی باوکیەکە، باوکیشی وەکو هەموو مؤرخەکان لەسەریان نووسیوە باوکی بریتی بۆ لە پەیکەرتاشێک، بریتی بۆ لەو کەسەی کە پەیکەری دروست کردوون، بتی دروست کردوون و فرۆشتونی و ڕستقی لەسەر ئەوە بووە. طبعا کە ئەوەندە دڵسۆزی ئەم بتانە بێ حتمما هەڵوێستەکانیشی تونند و تیژن، بەڵام هەڵوێستەکانی سەیدنا ئیبراهیم هەمووی ئسلوبێکی نەرم و جوان و ڕفتارێکی باشی تایە. إذ قال لأبيه وقومه ما هذه التماثيل التي أنتم لها عاكفون. دوش يكم نافرمي ما هذه الآلهة التي تعبدون. هل الرجل أم بيكرانا سيها يعني بتساوي شي زور بين الخانة وتماشايكا چونك اشتيك لقل توحيدي خواي پروردگارا ناقنجا. ما هذه التماثيل التي أنتم لها عاكفون. عاكفون يعني أما تشيه بسريات شماونة وشو الروش خريج عبادة كردنين بوي، يعني كأنما وهيد جا ورجاي تري يعني إلا بصر أنبتها شوربونته وخريج عبادة كردن يعني دوبة أقليتها يا كم كبتن لا ينفعونكم ولا يضرون دو همش كأمهم وقت شاكيب وصرف كانوا لنا أو عبادتها كوتونة عبادتي أو بتانا. قالوا أما جوابك يا أمو قالوا وجدنا آباءنا لها عابدين. هم جوابك كان جابي نا منطقي جابي واكا زعيفة برانبر بە مناقەشەی پێغەمبەرێک ئەڵێ ئێمە بینیوانە کە سوکار و دایک و باوک و باپیرانمان بینیوە ئەوانیش وها پەرستویانن. ئەمە هیچ حجەیەک نییە، چونکە باشە ئەگەر باب و باپیرانی ئێمە لەسەر غەڵەت بوو بن مەرجە ئێمەش بەسەر غەڵەتی ئەوانە بڕۆین، مەرج نییە. خوای پەروەردگار عەقڵێکی پێبەخشیوین، ئازادیشی کردوین لە وەرگرتنی ئەو پەیامەی کە خوای پەروەردگار ناردوێتی خوارەوە. فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر. هەر کەسە حڕە مناقەشەی هەرچی شتێکی ترەکە دوای دێتە دائیرەی ئیسلام و ئیسلام وەرەگرێت. ئەمانیش هەموو حجەکەیان ئەوەیە قالوا وجدنا آباءنا لها عابدين. قال لقد كنتم أنتم وآباؤكم في ضلال مبين. وباسكە ئەوای کە کەوتونەتە عیبادەتێکی خوار و خێرشەوە عیبادەتە ڕاستەکەیان سەر لە نوێ فێر کاتەوە، ئەو قەوانینانەی کە خۆیان بۆ کۆمەڵگەکەیان داناوە بە خوار و خێرچی بەهۆی دەسەڵاتدارەکانەوە یان بۆ ختوکەی ئارەزووی جەماوەرەکە کردویانە بۆ ئەوەی ئەو قەوانینانەشیان بۆ ڕاستکاتەوە سەر ئەو پەیامەی کە خوای پەروەردگار ویستوێتی.